بیرمەند و نووسەر لیۆ شتراوس دەڵێت بێدەنگی مرۆڤەدانا و ژیرەکان هەمیشە مانابەخشە. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵەی داهێنانتان لێبێت. شاکیرا هەرچەندە لە ژیانیدا دووچاری چەندین ئاستەنگ و ئازار بۆتەوە، بەڵام وەک ژنێکی بەهێز ئازارەکانی دەکاتە گۆرانی. بە دوو زمانی جیاواز گۆرانی دەڵێت و هاوکات مێژووکی پڕ بەرهەم و جیاوازی هەیە، هەم بە دەنگە خۆشەکەی هەم بە سەما و نمایشەکانی. ئەم ئەلبومە تازەشی بڵاو بۆتەوە. بەڵام بەخێو دەکرد زۆرشتم لەبارەی خۆمەوە وەک دایکێک و وەک ژنێک فێر بووم، بەڵام هەروەها میوزیکم دروست دەکرد، تەنها شتی پچڕ زیاتر لێرە و لەوێ هەر کات کە دەرفەتێکم هەبوو گۆرانیەکم بڵاو دەکردەوە، بەڵام کاتم نەبوو بەڕاستی کۆمەڵە کارێک ئەنجام بدەم. شاکیرا لە ئیسپانیا ڕوبەڕووی تاوانی خۆدزینەوە لە باش بۆتەوە. لە مانگی دەی ساڵی 2023 سزای 3 ساڵی هەڵپرسیراوی بەسەردا سەپێنرا و سزای 7.3 میلیۆن یۆرۆ واتە 8 میلیۆن دۆلار جگە لەو باج و سوودانەی کە پێشتر نەیداوە. لە یەکەم ئەلبومی نوێیدا لە ماوەی 7 ساڵدا بە ناوی لەسمۆخێرە سیانۆیۆرن واتە ژینان ئیتر ناگریان. شاکیرا ئازارەکانی دەکاتە گۆرانی. لەم ئەلبومەدا هەمە چەشنەیەکی تێدایە، دەزانم ئەلبومێکی چەمکیە، بەڵام بە ئەنقەس ڕووی نەداوە کەس هەڵنابژێرێت بەو ئەزمونانەی ژیاندا تێپەڕ بێت لە کاتی نووسین و دروستکردنی ئەم ئەلبومەدا هەم بووە. بەڵام دەزانی ژیان لیمۆت پێدەبەخشێت، ئیتر چی بکەیت؟ تۆ ئاوی لیمۆی لێ دروستەکەی. بۆیە منیش گۆرانیم نووسی، بەڵام ئەلبومێکی هەمە چەش نییە. بازار خاوەنی چەندین شاکاری هونەری ناوازەیە، چەندین پیشانگای تایبەت و هاوبەشی کردوێتەوە لە ئەڵمانیا و وڵاتانی دیکەی ئەوروپا و کوردستان و وڵاتانی دیکەی جیهان. جیاوازیەکانی ئەم هونەرمەندە تەنها لەوەدانە کە بەرزی باڵای تابلۆکانی هێندەی بەرزی خەیاڵ و دنیابینی ئەوە، بەڵکو مەودای بینین و وێناکردنی ئەدەبی و فەنتازی لە ناو تابلۆکانیدا لە درەوشانەوەدایە. ئێستاش لە ئەڵمانیاوە بەهادین میوانی زایڵەیە. بەهادین ئەم کاتت باش. ئەم کاتی ئێوەش باش، زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەتان. زۆر سپاس دەکەین. هەڵبەت لەم ماوەیە سەرقاڵی پرۆژەیەکی زۆر گرنگ بووی، پرۆژەی ئەوەی کە چۆن قەسیدە و شعر لە بکەی بە تابلۆ و ئەمە بکێتە پرۆژەیەکی کوڕاسە و ئەمە گرنگی چەند ئەتوانێت هەماهەنگێک دروستکە لە نێوان تابلۆ و شعر و هاوکات ببێتە کوڕاستیش لە جیهانیشە بڵاو بێتەوە. ئەلبەتە هونەرمەندی شێوەکار تەنها پەیوەست نییە بە فڵچە یان بە کارەکانی کە خۆی لە خەیاڵیدا دێن و دەڕۆن یان دەیەوێت لەسەر کامبازەکەی تۆماری بکات. هەڵبەتە بۆ من پەیوەندیکردنم لەگەڵ شاعر، لەگەڵ نووسین، لەگەڵ خوێندنەوەی ئەو جۆرە تایبەتمەندێتی لە لێتراتوە هەیە، لە ئەدەبە هەیە، بۆ من دەبێتە سەرچاوەیەکی زۆر جوان کە هەم لە شاعر، هەم لە نووسین، هەم لە دەربارەی کاری هونەری سەبارەت بە ئێستای کە نێبوونەوە لەگەڵ ئەو هێڵ و داڕشتنەی کە هونەری شێوەکاری. هەڵبەتە هونەری شێوەکاری تەنها فڵچە و نمایشکردنی هونەرەکە خۆی نییە، دەبێت گەڕان بە دوای زیرەکانە، بە دوای ئەو خاڵەدا بگەڕێیت کە بتوانیت ئایا تۆ لە چ جێگایەک دەزەکەیت بە نمایشکردنی جارێکی تر لە خۆتە، پاشە لە تێکستەکە و کارکردن لە گۆڕانکاریکردن لە بینینی جیاواز بۆ کارە هونەرەکە. بەڵێ باشە بەهادین، شتێکی زۆر گرنگ بەلامەوە پێم خۆشە ڕای تۆ لەسەری بزانم، ئەوەی سیاست نایکە هونەر ئەتوانێ بیکات. ڕای تۆ چێ لەو بارەیەوە؟ ئایا هونەر ئەتوانێت شتێکی زۆر جیاواز کات؟ پێم وابێت سیاستمەدار دەتوانێت بۆ جێگاکەی بۆ کورسەکەی هەوڵدانێکی زۆر بێ بیرکردنەوە لە پاشە ڕۆژی زۆر جوانتر و
سحراوی بۆ کۆمەڵگا ئەمە ئەنجامێکی جوان ناهێنە بەدەست بەڵکو دەتوانم بڵم هونەرمەند بێ سنوورانە دەتوانێت تێکەڵاوبوونی خۆی لەگەڵ کۆمەلگا و دۆزینەوەی وەکو جۆرێکی زۆر زۆر سەحراوی و پاشەڕۆژێکی جوانتر هونەرمەند پێم وا بێت هونەرمەند وەکو نووسین وەکو نووسەر وەکو شاعر وەکو موزیک جوانتر پابەست و گۆڕانکاری لەسەر ژیان دەبێت بۆ کۆمەڵگاش نەک کابرایەکی سیاسەتمەدار. بەڵێ بەڵێ باشە بەهادین هەڵبەت ئەوەی چەند ساڵ کورد بیری لێ کردەوە کە پەیوەندێکی زۆر بەهێز دروستکە لەگەڵ وڵاتانی جیهانە بەڵام جاری وا هەیە ئەوەی ئەدەب و هونەر دروستیەکات بە تایبەتی کاتێک شاکارەکانی ئێمە لە بواری ئەدەبی و لە بواری هونەریە دەکرێت بە زمانە زیندوەکانی دنیا و پەیوەندێکی بەهێز دروستەکە ئەم پەیوەندیە دەتوانێت چەند بەرهەمدار بێت. پێم وایە یان دەبێت هونەرمەند بە جوگرافیای خۆی تەنها سەرسام نەبێت پێمان خۆشە کە هونەرمەند کە بتوانێت بێ سنوور مرۆڤانە تەماشای دنیا بکات چونکە هونەرمەند سربەستی لەوەدا دەرەبڕێت کە زمانێکت هەیە زمانی ڕەنگە زمانی تێگەشتن لە هەست و جوانی و بیرکردنەوەیە پێم وا بێت هونەرمەند دەتوانێت بە شێوەیەکی زۆر سادە و زۆر بە خێرایی بگاتە کۆمەلگایەکی بێگانە بەڵام کابرایەکی یاگەر بڵم پۆلۆتیک یان سیاست دەبێت زمانێکی داڕێژراو یان دروستکراوت هەبێت بۆ گەیشتنت بۆ پەیوەندی دروستکردنت بەرامبەر کۆمەلگایەکی نوێ یان جێگایەکی تر بەڵام هونەرمەند بەڕەنگ و بە هەستی پوختەکەی دەتوانێت بگاتە کۆمەلگایەکی تر و بێ دیاریکراو بە سربەزانە دەتوانێت تێکەڵاو بێت لەگەڵ دەگانە. بەڵێ هەڵبەت بەهادین تۆ چەندین پیشانگات کردوێتەوە لە ئەڵمانیا و وڵاتانی دیکەی ئەوروپا و هاوکات کوردستان و وڵاتانی دیکەی عەرەبیش جیاوازی پیشانگاکردنەوەکان لە وڵاتی خۆت کوردستان چییە لەگەڵ وڵاتانی دیکەی بێگانەیە تا چەند ئەم پەیوەندیە ئەتوانێت پەیوەندێکی تا ڕادێکی زۆر هەم هونەری و هەم جیهانی بێت. هەڵبەتە هونەرمەند پێویستی بە زیرەکبوونێک و ژیرێکی زۆر تایبەتمەندێتی هەیە چونکە هونەرمەند تەنها نمایشکردنی کارەکانت نییە دەبێت تۆ کۆنتێکستێک یان لە پشتەوە پاڵپشتێکی زۆر جیاوازت هەبێت بۆ ئەو وڵاتێک کە تۆ دەچیت نمایشی تێداکەی من ئەخیر جار یا کۆتا جار کە چۆم بە وڵاتی عومان مەسقەت پێشڕۆژێک پەیوەندیان کرد کە دەبێت لەوێ ئامادەکردنێکم هەبێت بۆ کارێکی نوێی خۆم ساڵی 2024 بەڵام هیچ شتێکم نەبوو لەوێ چۆم لە ماوەی 3-4 ساعت کە کارێکی 7 مەتری بەڕەشسپی توانیم نێوان وڵاتی ئەڵمانیا و مەسقات بتوانە 7,000 کیلۆمەتر بکەم بە 7 مەتر بەڵام لێرە دەتوانم بڵێم ناوەڕۆکی کارەکەم ئەوەیە کە پەیوەندی دروستکردن زۆر زیرەکانە هونەرمەند دەبێت کاری بکات. هەڵبەتە من نمایشی خۆم ناکەم نمایشی کارێکەکەم کە جۆ لە فڵچەکەم مەگرم جۆ لە سۆزی هەنگاوەکانە مەگرم ئەمە دەربڕینێکی جیاوازترە وەک لەوەی کە تۆ بیت باس لە کۆمەڵگای خۆت بکەی بۆ وڵاتێکی تر. هەڵبەتە هونەر بێ سنوور دەتوانێت نمایشی خۆی بکات بەبێ ئەوەی کە تۆ تێکستێکی یا دەقێکی بینراوی پێشکەش بکەیت. بۆ من دەتوانم هەندێک جار لە وڵاتی میسر یان لە تونس یان لە وڵاتانی ئاسیا کە ڕۆشتۆم تەنها فڵچەکانم بردووە لەوێ کارم کردووە کە ئەو دۆخ و ئەو جێگایە پیشانی داوام کە دەبێت چی بەرهەم بهێنم. بۆ من ئەمە بەستنەوەیشی جیاوازە بۆ کاری هونەری و لەگەڵ کلتورە جیاوازەکانی کە من بەریان نەکەوە. بە دڵنیاییەوە هەڵبەت تا
گفتوگۆ بکەین لەسەر هەم تابلۆکانت هەم ئەو پرۆژە جوانانەی کە تاکو ئێستا کردوتە و هەم پرۆژەکانی داهاتووشێ هەڵبەت هەر کەمە بەهادین وە کاتەکەشمان تا ئێرەیە زۆر سپاست دەکەین بۆ کاتێ پێت بەخشین بۆ زاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس بۆ ئێوەش هەر هەمیشە بۆ جۆرە جوانە بەسەرکردنەوەی هونەر و شێوەکار و نووسەر و ئەدیبانی کورد بکەن. زۆر خۆشحاڵ بووم. سپاس بۆ ئێوە. هەر بژین هەر بژین. شاناز ڕەفیق خانمێکی هەڵەبجەیە و بە هەوڵ و توانەکانی خۆی لە بواری دوورمان و دیزایندا سەرەتا لە ماڵەوە دەستی بەکارکردن کردووە و بە شێوەی ئۆنلاین بەرهەمەکانی ساخ کردوتەوە بەڵام لە ئێستادا سنتەرێکی کردوتەوە و لەگەڵ خۆیدا دەرفەتی کارکردنی بۆ 12 ژن و کچی دیکە ڕەخساندووە. شاناز ژنێکی هەڵەبجەیە و دوای تەواوکردنی خوێندن دەستی بەکاری دیزاین و چنین کردووە و لە ڕێگەی ئۆنلاینەوە ساغی کردوێتەوە بەڵام ئێستا خاوەنی سنتەرێکی تایبەت بە خۆیەتی. قۆناغی چواری زانکۆ بووم بیرم لەوە کردەوە کە سەرەتا بە ئیشی ئۆنلاین دەست پێ بکەم. ئیتر کە خوێندنم تەواو کرد بیرم لەوە کردەوە کە پەیجێکدا بنێم. ئیتر دەستم کرد بە دروستکردنی ملوانکە و کڵاو ئیتر هەموو بابەتە فۆلکلۆریەکان. لە سنتەرەکەی شانازدا ئێستا ژمارەیە کچ و ژنی دیکە کاری درومان و دیزاین و چنین دەکەن لەسەر خواستی کڕیارەکان ئێکسەسوارات و بەرهەمە کولتوریەکان دروست دەکەن. من لێرە ئیشی چنینەکەم ئیشی کڵاو و کۆڵەوانە و هەموو جۆرە چنینەکان بەپێی خواستی مشتری ویان دروست دەکەین. من پێشتر لە ماڵەوە ئەو ئیشەمە کرد 2 ساڵ لە ماڵەوە بەردەوامم لە ڕێی پێیجەوە ئەم کرد. ئەم ساڵ هاتوومەتە لای شانازخان و لە کولتور دیزاین درێژە بە کارەکەمانەیە. باکردنەوەی بەشێک بۆ بۆنەکانی خەنەبەندان و بۆنە تایبەتەکانی ژنان توانی ویانە پێشوازی لەو ژنانە بکەن کە دەچنە پرۆسەی هاوسەرگیریەوە. لێرە وێنەگرتن هەیە ئەتوانێت بۆنەکەشی هەر لێرە ئەنجام بە خەنەبەندانەکەی هەر لێرە ئەنجام بە هەموو ئامادەکاریەکانیش خۆمان بۆی ئەەکەین لە جلەکان و لە ئامادەکاری خەنەبەندان ئەوانە هەموو شتەکان خۆمان لێرە بۆی ئامادەکەین. شاناز دەڵێت خولیاکەی لە دایکەوە بۆی بەجێ ماوە و توانیوێتی چەندین دەستڕەنگینی دیکە کۆ بکاتەوە و پێکەوە دیزاین و ئەکسەسواراتە کوردیەکان پەرە پێ بدەن. خۆی لێرەدا لەبەر ئەوەی خواست لەسەر بابەتی فۆلکلۆری زۆرە ئێمە هەوڵەدەین لێرە هەموو بابەتە فۆلکلۆریەکان لە خۆمان بگرین و خەڵکیش داوای بابەتی فۆلکلۆری زۆرمان لێ ئەکات لەسەر خواستی خەڵکیش دیزاینی فۆلکلۆری و تازە تێکەڵەکەین. ئەوانەی لە سنتەرەکەدا کار دەکەن ڕۆژانە داواکاریەکان لە ژنان و کچان وەردەگرن و دواتریش پێکەوە جێبەجێیان دەکەن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. چەند ساڵە لە ناو دڵی خۆیدا چەندین تابلۆی ڕەنگە و ڕەنگی هەڵگرتووە. هاوڵاتیشی عێراقی خەڵکی بەغدایە و ئەندازیار بووە لە هێزە دەریایەکانی عێراق. ماوەی 8 ساڵە لە ئەمریکا لە شارۆچکەیەکی بچووکی شاری دەیتن لە ویلایەتی ڤێرجینیا دەژی. ئێستا نیگار دەکێشێت لە کاتی خۆیدا لە عێراق نەیتوانیوە نیگارکێش بێت. لە پیشەی دەریاوانیەوە و بێسنووری زەریاکانەوە بۆ شارێکی بچووک و ناوچەیەکی شاخاوی و دوور لە دەریا بەڵام خۆوتەنی کارکردن لەم وارە نوێدا جیهانێکی فراوانتری بۆ کردوێتەوە. دەریا بۆ من جیهانێک بوو پێی وی وابەستە بووم بەڵام لێرەش سروشتێکی جوان و فراوانم لەبەردەستەوە لە ژنگەیەکی زیاتر مرۆڤ دۆستانە دەستم کردووە بەکارەکانم کە هونەری ئەبستراکتە دەمەوێت پەیامی ئاشتی و خۆشەویستی بگەێنم. شوێنی کارەکەی چەندە تەنگەبەرە بەڵام هونەرێکی باڵا لێرەیە. خەیاڵەکانی شەپۆلەکانی دەریای لە زیهندایە و ماوەیەکی کەمە دەست و فڵچە و کارە هونەریەکانی شەپۆل ئاسا لە نێو جیهانی ئەم پیشەیەدا باڵا بووە.
کە هاتمە ناوچەیە زۆر خێرا دەستم بەکارە هوەریەکانم کرد شوێن خولیەکانم کەوتم تابلۆکانم لە زۆر گەلێری واشنگتن دیسی و ڤێرجینیا نیشاندراون هەروەها ڕۆژنامەکانی ئەم ناوچەیەش پێیان وایە کە کارە هوەریەکانم ناوازەیە خۆشحاڵم دوای زیاتر لە 20 ساڵ گەڕاومەتەوە بۆ لای هوەرەکەم چیرۆکی ئەم دەریاوانە ئەوەمان پێ ئەڵێت کە چەندە ژیان سەرقاڵە بکە خەون و خولیا و ئەوەی دەتەوێت بیانکەیت ڕۆژێک نۆرەیان دێت ئەم دەریاوانەی ڕابردوو حەزی کردووە هەر وێنەکێش بێت لە ڕابردوودا کاتێک کە لەسەر پاپۆڕ و نێو دەریا دەبووم خەیاڵم بۆ داهاتن بەڵام بوارم نەبوو بیان کێشم هەرچەندە لەسەر پارچە کاغەزێک یان جاری وا بوو سەر دەسڕی کلێنێکس هەر سکێچێکی بچووکم دەکێشا ئەو دەمەش دەمگوت ڕەنگە ڕۆژێک بێت ببم بە تابلۆ کێش و کارەکانم پیشان بدەم کە هاتمە ئێرەوەک خانەنشین زۆر خێرا دەستم پێ کرد سەر ڕای تێکەڵبوونی ئەو هەموو ڕەنگانە تابلۆکانی لە نێو ئەم بازارگەیە چیرۆکی مێژووی جوگرافیایەکیش بە خەڵکی ئەمریکا دەگەێنێت خەڵکێکی زۆر لێرە و لە ویلایەتەکانی تریشەوە دێن و کارەکانم دەبینن هەندێکیان گزارشتیش لە شارستانیەت و مێژوو کللتورمان دەکات کە لە میزۆپۆتامیاوە سەرچاوی گرتووە هەندێک زانێری لەسەر دەڵێن یان ئاگایان نییە دەڵێن ئەمە هی میسرایان شوێنی تر منیش دەڵێم ئەو تابلۆیانە پەیوەندیان بە سۆمەریەکان و میزۆپۆتامیاوە هەیە کە زۆر شتی جیهان سەرەتا لەوەوە سەرچاویان گرتووە هەموو ڕۆژێک لە مەرسەمەکەیەوە جوڵەی دەست و فڵچە و ڕەنکردنی بەرهەمێکی تر خۆوتەنی هەمیشە بیرۆکەکانی ڕابردوو دێن و دەبنە میوانی تابلۆیەکی تر یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا ڤێرجینیا هەندێک وا دەزانێت مۆسیقا تەنها بۆ خۆشیە کەسانێکیشان هەر لە خۆیانەوە ڕقیان لە مۆسیقایە بەڵام نازانن مۆسیقا لە هەندێک وڵاتی پێشکەوتو لە نەخۆشخانەکان وەک چارەسەری پزیشکی و دەرونی بەکاردەهێنرێت نەخۆشەکانی شێرپەنجە لە ئوسترالیا بێبەش نەبوون لەو ئارامیە ڕۆحیە دەنێکی خۆش مۆسیقای ڕێرەوەکانی ئەم نەخۆشخانەی گۆڵد کۆستی بڕکردوتەوە ئاوازێکی مۆسیقای ئارامکەرەوە دەبیسترێت ئەم مۆسیقا ژەنانە خوێندکارانی قۆناغی دووەمی کۆلێژی پزیشکین دو هەفتە جارێک لە یەکەی شێرپەنجە نمایش دەکەن ئێمە تەنها چەند کەسێکمان دۆزیەوە کە ئامێری موسیقایان دەژەند ویستمان پێکەوە موسیقا بژەنین تا بتوانین پەیوەندیمان هەبێت و کاتێکی خۆش بەرینە سەر تەنها بیرمان لە ڕێگەیەک دەکردەوە بۆ ئەوەی کارێکی باش لە ڕێگەی موسیقاوە بکەین نەخۆش و کارمەندانی نەخۆشخانەکەش زۆریان پێخۆشە پێم وابوو لە شوێنێکی هەڵەدام زانیم لە هۆڵی کۆنسرتە نیم بەڵام ئەوە مۆسیقای زیندووە هەمیشە دەتوانین لە مۆسیقا ئەلکترۆنی جێ بکەیتەوە کاتێ لە بلونگۆ دێتە دەرێ بەڕاستی مۆسیقا هەستێکی شادیان پێدەبەخشێت هەستێکی کۆمەڵگا و سربەخۆیی ئەمەش تەنها بۆ ئەو کەسانە نییە کە گوێ لە مۆسیقا دەگرن بەڵکو هەروەها ئەو کەسانش کە مۆسیقا دەژەنن مۆسیقاژەنین سەرڕای سەرقاڵی بە فێرکاری و خوێندنەوە هەندێک جار کارێکی سەختە بەڵام هەمویان پێیان وایە شایانی ئەو قوربانی دانەیە زۆر جار لە بواری پزیشکیدا ئەگەر کات تەرخان نەکەیت بۆ کاری خۆبەخشی هەموو تەنها بە خوێندن بەسەر دەبێت پێم وایە کاری خۆبەخشی دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەوەی تەنها هەنگاویەک بگەڕێتەوە و خزمەتێک بگەینێت بۆ هەندێک لە نەخۆشەکان مۆسیقاکە پشوویەکی پێشوازی لێکراوە شتی جۆراوجۆر لە ناو جەستەمدا ڕوو دەدات و گەشە دەکات و لەوانەشا لە کۆتاییدا کۆتایم پێبێنێت چی لەوە باشتر هەیە بیتە دەرەوە لە ژوورەکەم و گوێ لە مۆسیقای جوانی ئەو گەنجانە بگرم شایان پاشا دانی ئەمریکا واشنگتن خوێندکارانی ئەفریقای باشوور لە قۆناغی ئامادەییدا تووشی شەڕ و قسەی ناشتین بوونەتەوە بەڵام ئەوڕۆکە لە ڕێی موزیک و سەماوە ئاهەنگ دەگێڕن یونیسێف دەڵێت توێژینەوەیشی ئەم دوایانە دەرکەوتووە کە 10 ملیۆن خوێندکاری هەرزەکار لە ناوچەی کۆمەڵگەی گەشەپێدانی باشووری ئەفریقا تووشی شەڕ و شەڕفرۆشتن و قسەی ناشتین بوونەتەوە ویسلی ئەلفانسۆ گەنجێکی ئەفریقای باشوور سنتەرێکی بە ناوی ئەکادیمیای سەمای شۆڕشگێڕانە دامەزراندووە کە تێیدا هەفتانە بە نزیکەی 500 منداڵ وانە دەڵێتەوە
ویزلی بەهۆی ئەو گێچەڵانەی لە نەوجەوانیدا تووشی بووە هەندێک لەوانەی سەماکانی ناوناوە سەلماندنی گێچەڵکردن. ئەو تەنها لی دەدام لە پشت سەرمەوە ڕێی دەکرد و بەبێ هۆکار لی دەدام و دواتر پێدەکەنی و خەڵکەکەش لەگەڵیدا پێدەکەنین چونکە وەک گاڵتەیەک سەیران دەکرد خۆ دەزانن مەبەستم چییە. گێچەڵکەرەکە ئەندامی باندێک بووە هەر بۆیەش ویسلی ئەلفانسۆ بە گونجاوی زانیوە سنتەرەکە لە گەڕەکێک بکاتەوە کە تێیدا باندەکان چالاکن. ئێمە لەوانەکاندا هەندێک جوڵە ئەنجام دەدەین وەکەوەی یەکتر بەرز بکەینەوە یان ڕاهێنانیان پێ دەکەین بڵێن من بەهێزم یان کەی ویستیان بتوانن بڵێن نەخێر بەڵام لە چوارچەوەی سەما و یاریدا فێریان دەکەین بۆ ئەوەی چێژ وەرگرن و بێزار نەبن. بەشێک لە خوێندکارانی سنتەری سەماکە بەشداریان لە کەرنەڤاڵی ساڵانەی شاری کیپتاوندا کردووە. ئەم بۆنەیە کە لە کەرنەڤاڵی بەناوبانگی ڕیۆدا بەڕێوە دەچێت تواناکانی کەسانی نێو کۆمەڵگە هەژارەکانی وڵاتە پیشان دەدا. سەما بۆ من لە کاتی گەشەکردنمدا چ لە ناوماڵ و چ لە دەرەوە کە زۆر شت بەسرمدا تێپەڕیوە کاریگەریکی زۆر گەورەی لەسەر ژیانم هەبووە. بینینی دووگیانی کچانی نەوجەوان و گیان لە دەستدانی کوڕانی گەنج بەهۆی تەقەکردنەوە تەنها بەشێکن لەو شتانەی ڕۆژانە دەیان بینین. نەتەوە یەکگرتوەکان کار دەکات بۆ پشتگیریکردنی ئەو بەرنامانەی کە هۆشیاری سەبارەت بە گێچەڵپێکردن بەرز دەکاتەوە. پسپۆڕێکی پاراستنی منداڵان لە یونیسف دەڵێ کاریگەریەکانی گێچەڵپێکردن هەندێک جار تا کۆتایی تەمەنی ئەو کەسەی ڕوبەڕووی بووەتەوە لەگەڵیدا دەمێنێتەوە. گێچەڵپێکردن دەتوانێت کاریگەری بەرچاو و بەردەوامی لەسەر منداڵان هەبێت چ لەو کاتەی لە گەشەدان و چ لە کاتی گەورەبوونیشیاندا. یەکێک لەو شتە گرنگانەی کە ڕوو دەدات ئەوەیە کە کاریگەریەکی خراپی دەرونی هەیە. زۆر جار ئەو منداڵانەی تووشی گێچەڵک پێکردن دەبنەوە متمانەیان بە خۆیان نامێنێت و خۆیان بەکەم سیر دەکەن. ئەو پسپۆرە دەڵێ یونیسف هاوکاری پێشکەش بەو ڕێکخراو حکوومەتانە دەکا کە هەڵ دەدەن بەرەنگاری گێچەڵپێکردن ببنەوە. یەکێک لە بەرنامە جیهانیەکانی یونیسف بڵاوکردنەوەی زانیاریە لەسەر ئەوەی گێچەڵپێکردن چییە و چۆن دەبێت ڕێگری لێ بکرێت. بەرنامەیەکە بۆ ئەوەیە کە دایک و باوکان فێر ببن کە گێچەڵپێکردن چییە و تێبگەن لەوەی کە منداڵان چۆن ڕوبەڕووی گێچەڵ دەبنەوە و کاریگەریەکانی چین. هەروەها بۆ خودی منداڵانیش باشە بۆ تێگەیشتن لەو کێشەیە. ویزلی دەڵێ هیوادارە ئەکادیمیای سەماکەی گەشە پێ بدا بۆ ئەوەی منداڵانی زیاتر بوێریان هەبێ بۆ قسەکردن لەسەر گێچەڵپێکردن هاوکات ئەو لەو نێوەندەدا بەردەوام دەبێت لە پاراستنی منداڵان. سەما سەرسوڕهێنەرە ئەگەر بیزانی سترس و هەموو شتێکێک لێ دوور دەخاتەوە. سەما زیان بەخش نییە تند و تیژانە و شەرفڕۆشتن نییە ئەگەر ئەتوانی تەنها سەما بکە. بۆ ڤیکی ستارک بە فراوی نووری دەنگی ئەمریکا واشنگتۆن. لە لەندەن بەهار بەخۆی و گوڵە گێلاسەکانیەوە هات. ئەم ساڵ هەمەڕەنگی گوڵەکان بە چەشنێ بۆتە ئیلهام بەخش بۆ موزیک ژەن و چالاکیەکان ئەو گۆڕەپانە گەورەی لەندەنی ڕازاندۆتەوە. خانووی پاڵم هاوس لە باخچەیەکی و بەڕەنگی پەمەییەوە قەشەنگ و جوانە. خانووە شوشەیەکانی سەردەمی ڤیکتۆریا بە گوڵی بەهارە دەورە دراوە و داری گێلاس لەم شوێنەوارە جیهانیەدا دەستیان بە گەشانەوە کردووە. نیشانەیەکی دڵنیاییە کە بەهار لێرەیە. هەروەها درەختەکانی ماگنۆلیا گوڵە جوانەکانیان نمایش دەکەن. ئەم جۆرە درەختانە بەڕەچەڵک لە چین و ئەمریکاوەیە بەڵام بە درێژایی ڕێڕەوی باخچەیەکی و گەشە دەکەن. هێلینا دۆڤ یەکێکە لە باخەوانەکانی ئەم شوێنە و بە پەرۆشە بۆ هاتنەوەی بەهار. لە هەموو شوێنێک گوڵمان هەیە لە ڕاستیدا گوڵکردن وەرزێکی درێژە لەوانەیە سەرەتا لە مانگی دوودا دەست پێ بکات و تا مانگی 5 بەردەوام بێت. درەختەکان گێلاس و هەڵوژە و سێ و هەرمێ لە خۆ دەگرن بەڵام ئێمە ئێستا لە ناوەڕاستی وەرزەکەداین. ڕەنگی جوانی پەمەی و سپی بەڕاستی زۆر جوانن. هەروەها ئەوانەی لە ژێریاندا چاندومانن وەک نێرگزی کێوی ئێمە هەموو ئەو گوڵە بەهارە جوانانەمان هەیە کە تازە دەردەکەون و وەرزەکە بەڕاستی لە ئێستادا دەست پێ دەکات. ساڵانە ملیۆنان کەس سەردانی ئەم شوێنە دەکەن کە ڕوبەرەکەی 132 هکتارە. ئەم بەهارە باخچەیەکی و هیوادارە چەند کەسێکی دیکەش ڕابکێشێت بۆ سەردانی کە فیستیڤاڵێکی نوێی تایبەت بە پیشاندانی گوڵی وەرزی لە خۆ دەگرێت.
ئەمە یەکەمین فستیڤالە کە بە بۆنەی گەشانەوەی گوڵەکانەوە بەڕێوە دەچێت و تیشک دەخاتە سەر مۆسیقا کە لەلایەن کۆلێژی شاهانەی مۆسیقاوە و 6 ئاوازدەنەری هەمان شوێن نمایش دەکرێت. ئەو درەختانی کە ئێمە تیشکیان دەخەینە سەر لەم فستیڤالەدا بریتین لە گوڵە گێلاس و ماگنۆلیایە و هەمویان لە کاتی جیاوازدا گوڵ دەردەکەن. کەواتە ئەمە تەنها دەربارەی سیرکردن نییە، بەڵکو دەربارەی گوێگرتنیشە. لە نێو چڵولقەکانی و گۆرانیەکانی باڵندەدا ئاوازی مۆسیقاشە. شش شوێنی جیاواز لە باخچەکاندا هەیە و 6 ئاوازدانەری جیاواز کە ئەوان هاتوون بۆ ئێرە بۆ ئەوەی ئیلهام لەو شوێنانە وەربگرن. ئەوان ڕۆیشتون و پارچە مۆسیقای تایبەتیان بۆ هەر یەک لەو شوێنانە داناوە. ئەوەی دەتوانرێت چاوەڕێی بیستنی بکەیت لەم شوێنانەدا پارچە دەنگی ئەلکترۆنیە. جۆرێکی ئامێرە کە خۆیان دەیژەنن یا تۆماریان کردووە. هەروە هەندێکیان خۆیان هاتوونەتە ئێرە بۆ باخچەیەکی و دەنگیان لە باخچەکەوە تۆمار کردووە. ئاماژە هەن کە درەختەکانی کیو زیاتر لە چەند ڕۆژێکە گوڵیان گرتووە. لە هەندێک بەشی باخچەکەدا گوڵە هەڵوەریوەکان لە ئێستاوە بەسەر زەویدا وەک فرش ڕاخراون. لە کاتێکدا کە یەک بەهاری سەرەتایی بەتەنیا ناتوانرێت بە گۆڕانی کەش و هەواوە ببەسترێتەوە. ڕەوتەکان نیشانی دەدەن کە وەرزەکان بەو ئاراستەیە دەگۆڕدرێن. فستیڤاڵی دەنگەکانی گوڵ تا 4 مانگی 4 بەردەوام دەبێت. شایان پاشا، دانی ئەمریکا، واشنگتن. مارتن لوتەر کینگ دەڵێت ڕق و کینە ژیان ئیفلیش دەکات، خۆشەویستی ئازادی دەکات. ڕق سەر لە ژیان دەشێوێنێت، خۆشەویستی هاو ئاهەنگی دروست دەکات. ڕق و کینە ژیان تاریک دەکات، خۆشەویستی ڕووناکی دەکاتەوە. تازایەڵێکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.